ئەمە دیمەنی دووسایدی ناوبازاری ڕانیەیە کە ماوەی 6 ساڵە دەستکراوە بە جێبەجێکردنی و بەڵام تا ئێستا تەواو نەکراوە. خرجنەکردنی پارا بۆ کۆمپانیای جێبەجێکار و قەرەبوو نەکردنەوەی ئەو خاوەن مڵکانەی کە دوکانەکانیان بەر شەقامەکە دەکەون دوو گرفتی سەرەکین کە بەرووکی پرۆژەکەیان گرتووە و ڕێگا نادەن تەواو بکرێت. پرۆژەکە لەسەر بودجەی پترۆدۆلارە و با گوژمەی نزیکەی 3 ملیۆن دۆلاری ئەمریکی جێبەجێ دەکرێت. گەرچی پارەکە لەلایەن حکوومەتی هەرێمەوە خەرج کراوە بەڵام تا ئێستا بۆ سندوقی نەود نەگەڕێنراوەتەوە. سەرۆکی شارەوانی ڕانیش دەڵێت چەند جارێک لایەنە پەیوەندیدارەکانیان لە کێشەکانی پرۆژەکە ئاگادار کردوێتەوە بەڵام تا ئێستا بۆ چارەسەرکردنی وەڵامیان نەدراوەتەوە. ئەمان لە حکوومەت کردووە کە ئەم بڕەپارەیە بدرێت بە بەڵێندەر بۆی کە ئەو کارانەی کە ماونێتەوە بە تایبەت ئەو ترێنچ و ئەو ڕێگریانەی کە ئێستا هەن لە بەردەم هاوڵاتیان دەکە بەداخەوە بەڕاستی گرفتی زۆری بۆ هاوڵاتیان و بۆ کاسبکارانی دروست کردووە گلێژی زۆرمان لەسرە. بەداخەوە حکوومەت ملی نێداوەتە پێدانی ئەم پێشینەیە کە زۆر زەرورە و داوامان کردووە کە ئەم شوێنە سەنتەری شاری ڕانیەیە. بەداخەوە کە حکوومەت خۆی چەندین جار بەرپرسانی حکوومەت هاتوونەتە ئەم شارە دیقەتیان داوە کە ئەم شارە وێرە وەکو شارێکی وێرانە نزێ بە تایبەتی سەنتەری شارەکە. پرۆژەکە دەکەوێتە ناوەندی شاری ڕانی و 32 دوکان بەر پرۆژەکە دەکەون تا ئێستا هیچ قەرەبوویەکیان نەکراوەتەوە. ئەوەش جێبەجێکردنی پرۆژەکەی هێندەی دیکە دواخستووە. یەکێک لە خاوەن مڵکەکانیش کانۆ دوکانی بەر شەقامەکە دەکەوێت باز لەوە دەکات ساڵانە زیانی زیاتر لە 50 ملیۆن دیناری باکرەی دوکانەکانی کەوتووە. ئێستا قەیرانی دارایی دیسان نەماوە و هیچیش دیار نییە. کێشەیەمەش بەڕاستی کێشەیەکی گەورەیە چکە ئێمە کۆبەڵێک دوکان ئەو خەڵکە هەمووی زەرمەندە تر ئەوان کەس لە دەردی کەس ئاگادار نییە. ئێمە ساڵی نیە و دوان نیە لە 2012 لەوەتی ئەو بازاری ڕانی تێک چووە ئەو کۆمەڵە دوکانە داخراونێت هەر شتاو بووە. ساڵان نەڵم لە 50 بۆ 6 لە 50 تا 6 ملیۆنی زەرمان بووە هەموو ساڵێک. چالەکانی مەدەنی و ڕۆژنامەنووسانیش ڕای دەگەیەنن حکوومەت کەم تەرخەم بووە و وەکو پێویست ئاوڕی لە دەڤەری ڕاپەڕین نەداوەتەوە و کەمترین خزمەت کراوە. هاوکات قەرەباڵغێکی زۆر و ئاستەنگی هاتوچۆی لە ناو بازاری ڕانیا بۆ شۆفێران دروست دەبێت. خەڵکی ڕانیەوە بۆ 6 ساڵ دەستێ گرفتارن بەدەست دووسایی ناوبازاری شاری ڕانیەوە کە هەمووی لەوانەیە چەند سەد مەترێک بێ و چەند دوکانێک بن کە نە شارەوانی قەرەبوویان دەکاتەوە نە حکوومەت قەرەبوویان دەکاتەوە. بە بیانووی قەیرانی داراییەوە ئەم دووسایی دەڕاوەستاوە بە زۆر جێی داخەوە زۆر جێی نیگەرانی بۆ خەڵکی شارڕانی و ئاستەنجی هاتوچۆشی بۆ هاوڵاتیان دروست کردووە. گومانی تێدانێت کە ئەو پرۆژانێک کە لە شاری ڕانیەدا بەردەوام لە حاڵەتی جێبەجێکردنیان جێبەجێ دەکرێن ئەوانە دوای ماوەیەک ئەم پرۆژانە دوای ڕاگەیاندنیان و دانانی بەردی بناغی پرۆژەکان دوای ماوەیەک پرۆژەکان بە سەقەتی بەجێ دەهێشیان بە نیوەسڵی بەجێ دەهێشرێن ئەویش کە بەڕاستی کەمتەرخەمێکی گەورەیە لەلایەن حکوومەتەوە. 6 ساڵ بەر لە ئێستا دەستکرا بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە بەڵام تا ئێستا نیوەی پرۆژەکەش تەواو نەکراوە. با بڕوای هاوڵاتیانیش زۆربەی پرۆژە شکست خواردەکانی سنوورەکە بە پاساوی قەیرانی دەراین لە کاتێکدا ئەم هەرێمە سەر زەوی و ژێر زەوی پڕداهاتە و پاساوێکی بۆ قەیرانی دارایی نەهێشتوێتەوە. ڕێنازەر سەلان کەناڵ ئەسمانی پێیام دەڤەری ڕاپەڕین.